هاوکار بەرکەوتەیەکی چەکی کیمیاییە. تەمەنی 3 ساڵ بوو ئەو کاتەی شارەکەی کیمیاباران کرا. تاوەکو ئێستا بەم جۆرە دەژی. ئەو ئێستا ژیانی پێیوەستە بە بەکارهێنانی ئەم ئامێرەوە. ماڵگانە دەیان پاقت حەپ و چارەسەری پزیشکی بەکاردێنێت. بڕیار بوو هاوکار لەگەڵ 52 هاونیشتمانی دیکەی هەڵەبجە لە ناوەڕاستی مانگی شوبات بۆ چارەسەری تەندروستی ڕەوانەی ئێران بکرایە، بەڵام کۆرۆنا دۆخەکەی لەو لە توشبووەکانی دیکە شتێکدا. وەڵی هەناسەتە نییە، ئەم هەناسەتی نیەمان کە سیەکانمان ئازارمانەدا لە ساحبدا و پێنجی سیەکان لە کارکەوت بن زۆر ناڕەحەتە کە کەسێکی ئاسایی بێ ناڕەحەت بێ لەم بارودۆخە. ئێستا بەرکەوتووەکی چەکی کیمیایی کە سیەکانیشی ناڕەحەت بن و ئەم بارودۆخی و ڤایرۆسی کۆرۆنای هات بێ بەسەریە ئەوەی تر ناڕەحەتیە بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی. لە هەرێمی کوردستان 972 کەس وەکو بەرکەوتەی چەکی کیمیایی تۆمار کراون. 485 یان لە سنووری پارێزگای هەڵەبجەن. پێویستە هەموو ساڵێک 2 بۆ 3 جار زۆرینەی ئەو بەرکەوتوانە بۆ چارەسەر بچنە ئێران. کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەش داوا دەکات حکوومەت چارەسەرێکی خێرا بدۆزێتەوە بۆ پاراستنی تەندروستی ئەو هاونیشتمانیانە. باری تەندروستی بریندارەکان ئێستا بەهۆی ئەم بارودۆخەوە زۆر ناجێگیرە بەهۆی ئەوەی کە ئێستا ئەو نەخۆشخانەی کە پێشتر مانگانە چارەسەریان لێ وەردەگرت ئێستا کرا بە بەشی تایبەت بۆ ئەم ڤایرۆسە و بریندارەکان ناتوانن بچنە ئەو نەخۆشخانەیەوە. ئەتوانم بڵێم ئێستا لە هەموو کات زیاتر بریندارەکانی ئێمە پێویستیان بە چاودێری و بەدەمەوە بوون هەیە. بڕیار بوو تیمێکی تەندروستی و بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجەش لەگەڵ ئەو بەرکەوتوانە لە فڕۆکەخانەی سلێمانیەوە بچنە تاران بۆ ئەوەی بتوانن هەمان چارەسەری ئێران لە هەرێمی کوردستان بۆ بەرکەوتەکان دابیر بکەن. بەڵام بەهۆی داخستنی سنوورەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئێراندا بەهۆی بڵاوبوونەوەی کۆرۆناوە ئەوەش نەکرا. بەداخەوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و سەفەرەکە تەخیر کرا. هەرچەنە پێشتر بەداخەوە تەخیر بوو لە کاتی خۆیان نەبوو، ئەوای پێشتر ئێمە بڕۆشتینایبەوەی کۆمەڵە کێشەوە نەبوو. ئێمە توانین بڵین بڕێک لە ئاستێکا بڵین کۆمەڵە دەرمانی زۆر زەرور هەیە تا ئێستا ئێمە نەمانتوانین بۆیان دابینکین. ئەتوانین لە ئێستا بە شێوەیەکی تاریە تا ئەوەی کە حکو حەلێکی موقت ئەتوانین ئەو دەرمانانیان بۆ دابین بکرێ و بۆیان بکڕێت. لە هەڵەبجە 10 کەسی دیکەش هاوشێوەی هاوکار ڕەوشی تەندروستیان خراپە و لە ڕێگەی ئامێری ئۆکسجینەوە هەناسە دەدەن. ئەوەش ژیانیانی بەتەواوەتی سەخت کردووە و پێویستیان بە چاودێری بەردەوامی پزیشکی هەیە. هۆروان ڕەفعەت، ڕوودا و هەڵەبجە.